دەستنیشانکردنی سەرۆکیش بۆ دادگەها بلند و دەست لە جیبینان بکە بە سیناتۆران ڕا دە پرۆسەی پەسەندکردنێدا. ساڵێکی پشتی ڕزگارکردنی هونەرمەندên مووسڵێ دیوارên گشتی bi dîroka bajar dixemrînin. û Kurd Connection êvariyeka govenda Tango li meydaneka Washington wê nekiriye. Silav û rêz û hîviyên dema xweş digal Kurd Connection ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. ڕۆژی سێشەمە برێت کەڤنە بەربژاری سەرۆک ترامپ بۆ دادگای باڵا دەست بە هەنگاوەکانی دەکات بەرەو مسۆگەرکردنی پێگەی لە دادگای باڵادا. ئەو دەست دەکات بە کۆبوونەوەکانی لەگەڵ سیناتۆرەکان بۆ کۆکردنەوەی پشتیوانی بەر لە دانیشتنی پشتڕاستکردنەوەی. سەرۆک دانەڵد ترامپ برێت کاڤنای دەستنیشان کرد بۆ شوێنەکەی دادوەر ئەنتنی کەنەدی کە خانەنشین دەبێت. Judge Kavanaugh currently teaches at Harvard. دادوەر کاڤانە لە ئێستادا لە زانکۆکانی هارڤارد، یاڵ و جۆرجتاون وانە دەڵێتەوە لە سەرانسەری بازنەی یاساییدا ئەو بە دادوەری دادوەرەکان لە قەڵەم دەدرێت و ڕابەرێکی خاوەن هزرە لە نێو هاو پیشەکانی. کاڤنای تەمەن 53 ساڵان لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا بە دادوەرێکی کۆنەپارێز لە قەڵەم دراوە کە خاوەنی ئەزموونێکی زۆری دادگایکردنیشە، کەسێکە کە شارەزایی لە بەشی سیاسەتەکانی دەسەڵاتی جێبەجێکار و ڕێبازە مشتومڕ لە سەرەکان هەیە. ئەگەر لەلایەن سناتەوە پەسەند بکرێم ئەوە بیرێکی فراوانم دەبێت لە هەموو دۆسیەیەکدا و هەمیشە هەوڵ دەدەم دەستی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و فەرمانی یاسا بپارێزم. هەڵوێستەکانی کاڤەنا لەسەر منداڵ لەباربردن کە بە خاوەن بڕوایەکی بەهێزی کاتۆلیک ناسراوە نیگەرانی لەلایەن هەردوو لا دروست کردووە. هەموو کەسێک لێرە دەزانن چی لە مەترسیدایە. ئەوەی لە مەترسیدایە ئازادی ژنە، ئازادی ئێمە بۆ ئەوەی بڕیاری خۆمان بدەین، ئازادی ئێمە بۆ ئەوەی بڕیار بدەین کەی و چۆن و چەند منداڵمان دەوێت. ئەماندا هۆڵز شارەزای بواری دادگای باڵا لەو بڕوایەدایە شیانی لابردنی کاڤەنان نییە. دەرفەت بۆ شتی چاوەڕوان نەکراو سەبارەت بە کاندیدەکان زۆر کەمە. لە نێوەندی دەستنیشانکردنەکەدا سەوباسێکی کەم کران. جاوەکو وتم لەوانەیە دواخستن تەنها هیوای دیموکراتەکان بێت. ڕەنگە پشتڕاستکردنەوەی کاڤەنا مشتومڕێکی زۆری لە سیناتی ئەمریکا لێ بکەوێتەوە کە کۆماریەکان بە ڕێژەیەکی کەم زۆرینەن و دیموکراتەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن ئەوان شار دەکەن بۆ بەرگریکردن لە هێشتنەوەی هاوسەنگی دادگای باڵا. دڵنیاتان دەکەینەوە ئێمە کۆڵ نادەین و دەبینین بەربژارەکەی سەرۆک ترامپ لە کاتی خۆیدا پشتڕاست دەکرێتەوە. بابەتە هەرە گرنگەکان بە باڵانسەوە بەستاوە. مەسەلەکانی مافی کارکەر بۆ ڕێکخراو، کاریگەری پارەی ڕۆژ لەسەر سیاسەت و مافی ئەمریکیەکان بۆ ئەوەی هاوسەرگیری لەگەڵ هەر کەسێک بکەن کە خۆشیان دەوێت و مافی دەنگدان. ژمارەك لە شارەزان لەو بڕوایەدان دەستنیشانکردنی کاڤەنا شتێکی گەوری چاوەڕوان نەکراو نەبوو. یەکێک لەو چاودێرانە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە ئەو بۆ ئەو کارە ئامادە کرا بوو. چاوەڕوان دەکرێت کاڤەنا ببێتە دووهەم کەسی کە سەرۆک ترامپ دەستنیشانی بکات بۆ دادگای باڵا پاش ئەوەی نیلگۆرشی بۆ جێگرتنەوەی ئەنتۆنیان سکالیا دەستنیشان کرد. دەگەڵ داخوایانی نەهاندەر ji Pyongyangê sebareseredana dawî ya Wezîrê Derve yê Amerîkî Mike Pompeo mezna diplomatekî Amerîkî dibêje danûstandin digel welatê komûnîstê vederkirî Kuriya Bakur li ser rêka xwe ya rastin. Dema ku li Kabul paytextê Efganistanê daxeft Brês Pompeo got sozên rêberî Kuriya Bakur dayne serok Donald Trump ji bo neştina navokî tên qeyîmkirin tevî ku Kuriya Bakur Amerîka weka rêgir bi nav kiriye. Wî got rêkek dirêj li pêşme maye. Serok Trump di peyamekî Twitterê da gotiye ku Kim Jong-un dê rêzê û hurmetê lê peymana me borkirî bigire. Şarazadî bêjin renga ragihandinên cuda yên Pompeo û gejbîniya Amerîka û rexneya Kuriya Bakur şêweyê Pyongyangê be ji bo danûstandinan. سەرۆک دانەڵد ترامپ بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا لە هێلسنکی لەگەڵ سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین کۆ ببێتەوە. بەڕێوەبەرایەتی ترامپ ئەو کۆبوونەوەی بەکاردەهێنێت بۆ بەرپرسیارکردنی رووسیا بەهۆی چالاکیە زیان بەخشەکانی لە جیهاندا لە ناویاندا دەستێوەردانی هەڵبژاردنەکانی ساڵی 2016 ئەمریکا.
دما سەرۆکۆتیە ترامپ di nîqaşan de derbas dibe û bi taybetî di derbarê rola Rusyayê li ser hilbijartinê de. Niha her du serok ji ber hevdîtinekê tên ba hev. بنەرینە من ئەف تشتین ئەم دەبینن ئالیە هەرێکێمە ئەو تشتین پتر هەنە. بەنەرینە من ئەو هەن تشتان بەشێرین ji ber ku Putin rasterast nayê tawanbar kirin. Di meha yekem ya 2017 lêkolînên di derbarê rola Rusyayê li ser hilbijartina Amerîka dest pê kir û lêkolîn hewil didin ku têkiliyên di navbera kampeyna Trump û Moskova de eşkere bikin. Binêrîna min çapemeniyê gelek tê ji dema Obama standine û hewil dide ku balkişandinê bilav dikin. Ez dixwazim ev tişt nebibe gelek derfet destê we de hebûn got hûn tiştekî eşkere bikin lê we ev nekir. Alîgirên Trump bawer dikin ku ev lêkolînên hatî çêkirin ne adîlane ne. Piraniya xelkê bawer dikin ku ev lêkolînên di derbarê Rusyayê de adîlane ne û herwiha xelk van lêkolînan bi awakî cidî dibîne. Adîlane an ji neadîlane lê siyasetmedarên komarî bê sabirmane. Eger delîlê we hebe ji xelkê Amerîka rabêjin. Her du serokê 16 ve mehê li Helsinki Finlandiyayê yekdû bibînin û niha çav li ser ve hevdîtinê ye. Tevaya xortên endamên tîmê futbolê û rahênerê wan di şkefteka Taylandê de asê mayîn piştî lehiyê şkeft pirî av kirî pitir ji du heftiyan hatine rizgarkirin. Berî nêzîkî du demijmêran çar xortên mayîn û rahênerê wan hatin rizgarkirin ji şkefteka li şkefta Tham Lang tîmê taybet yê melevanan duhçar ji wana rizgar kiribûn û li roja yekşemê jî çarendî hatibûn rizgarkirin. Berî pitir ji du heftiyan ew tîm asê mabû piştî lehî di şkeftê de rabûyî ji encamê baranên boş. Wezareta Tenduristiya Taylandê dibêje spîlankên du ji xortan kul bûne. Bi giştî tenduristiya wan jî baş e lê bi kêmî ew dê heftiyekê di nexweşxane de bimînin berî vegerine nav kes û karên xwe. لایەنەکانی تورکمان و عەرەبەکانی کەرکووک ئەنجامەکانی هەژمارکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردننی عێراقیان ڕەت کردوتەوە و هەڕەشەی خۆپیشاندان دەکەن. لە کنفرانسێکی ڕۆژنامەڤایدا یەکێتیە نیشتیمانیە کوردستانی دibêje ئەو هەر سەرکەتیە هەڵبژاردنên meha pênc gulaniye û hejmartina bi dest ya dengan wê serketinê piştrast dike. هێزەکانی دژە تیرۆری عێراق کە دۆسیە ئەمنی کەرکووکیان لایە خۆپیشاندان و ناڕزایەتیان لەلایەنەکان قەدەغە کرد. ئەوەش لە کاتێکدایە هەژمارکردنەوەی دەستی دەنگەکانی کەرکووک نەبووە هۆی گۆڕینی دەرەنجامی هەڵبژاردن. ئەمەش یەکێتی نیشتیمانی دڵخۆش و عەرەب و تورکمانی نیگەران کرد. زۆر بەڕاشکاوانە بەپێی ئەو ژمارانەی کە لەلایەن چاودێرەکانمانەوە لە مەرکەزی عەدوفەرزەوە پێمان گەیشتووە دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەمی نەکردووە و مەقاعیدەکانمان کەم ناکا و ئەمە موژدەیەکە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ خەڵکی کەرکووک وەکو کاگڕێبوار باسی کرد هەر نەک کەمی نەکردووە بەڵکو ژمارەیەک دەنگەکانمان زیادی کردووە. عەرەب و تورکمانەکانی کەرکووک هێشتا گومانەکانیان نەڕەویوەتەوە و جەخت لەسەر ساختەبوونی ئەنجامی هەڵبژاردن دەکەنەوە. نتائج العدل الفرز والعدل للأسف الشديد ئەنجامی هەژماردنەوەی دەستی دەنگەکانی پێنجی 12 بەداخێکی زۆرەوە پێچەوانەی قەبارەی ساختەکاریەکانی ڕۆژێ بوو کە کرا. هەژماردنەوەی دەستی دەنگەکان پێچەوانەی خواستەکانی ئێمە کرا. هۆکاری ئەمەش بۆ چەند خەڵک دەگەڕێتەوە لەوانە یەکەم جیاکردنەوەی کەرکووک لە هەژماردنەوەی گشتی دەنگەکان کە ئەمە زوڵم و ناڕوونی یەکەم بوو. دووەم پرۆسەکە 500 و کەسێک سندوقی گرتەوە کە دایتای 186یان هەر نەنێردراوە. جگە لەوەش هەڵبژاردننی ئەم ویسکانە کۆمەڵێک تێبینی لەسەر دەستنیشانکردنیان هەیە. لە کاتێکدا دژە تیرۆر خۆپیشاندانی لێ قەدەغە کردوون بەڵام عەرەب و تورکمان هەڕەشەی جوڵاندنی شەقام و گرتنەبەری ڕێوشۆنی یاسایی دەکەن و دەرەنجامی هەژمارکردنەوەی دەستی دەنگەکان ڕەت دەکەنەوە. لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانیش
ئەمنیەتی کەرکووک بە هێڵی سوور ناو دەبات. الموقف قد هناك اجتماعات هەڵوێستمان کۆمەڵێک دانیشتن و کۆبوونەوەمان هەیە. ئێمە بەرەی ئینقازی کەرکووکمان هەیە کە 100 بۆ 150 کاندی تێدایە و کۆبوونەوەکانمان بەردەوامن. ڕێگای یاساییمان لە بەردەمدایە. کانەلێدان و سکاڵا و ڕۆشن بۆ بەغدا. شەقامیش داوامان لە دەکات کە دەنگەکانیان چی بەسەرات. لەوانەیەمان بگین و لەوانەیە خۆپیشاندان بکەین. لەوانەیە کنگرەی ڕۆژنامەوانی بکەین و ئەمە هەمووی لە گۆڕەپانەکەدا هەیە. خەڵکی خۆمان و جەماوەری خۆمان ڕابگەرین بینە سەر شەقام، بەڵام ئێمە هەمیشە ئەمنیەتی کەرکووکمان بەرچاو گردووە و بە لە ڕوانگەی مەسئولیەتەوە هەستکردنمان هەبووە بۆ ئەوەی ئەو دۆخە تێک نەچێت. عەرەب و تورکمان چاوەڕوان بوون هەژماردنەوەی دەستی دەنگەکان ژمارەی کورسیەکانیان زیاد بکات، بەڵام هاوشێوەی پرۆسەی هەڵبژاردن هەژماردنەوەی دەستی دەنگەکانیش جارێکی تر نیگەرانی کردنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. ئیرۆ ڕۆژێک دەرباز دەبە بەسەر ڕزگارکردنا باژارنی مووسڵێ ji destê komela dewleta îslamî Daeş li vê rojê jimareka hunermendên bajar hevkariyê dikin nexşandina dîwarên giştî bi sembolên dîrokiyên bajar û ka çawa bajarê wan cihê pêk ve jiyanê ye. هەروکو پامنێرمان کە عومەر ڕادەگەێنێت هونەرمەندەکان دیمەنەکانی ئەو کاتێک کە داعش کۆنتترۆلی شارەکەیان کردووە نیشان دەدەن. گروپێکی گەنجên bajarê Mosulê peyama xwe bi nîgarkêşiyê digihîne xelkê xwe lew malê gelek cihên giştî dîwar nexşandîne bi wênên cihên bernyasên bajarê Mosulê wekû Mosula kevn û Kenîsa Sae û Minara Hedba. Piraniya evan wênan ramana pêkvejiyanê detin ku dirêjahiya mêjoya bajarê Mosulê da gelek ol û netewe bi hevra jiyana xwe borandiye. جمال مدينة الموصل عن المعالم ji bo ciwaniya bajarê Mosulê wêneyên cihên şûnwarî û ayinî lê hatine duristkirin. Ev wêneya Supaya Iraqê ye di rojên azadkirinê da diyar dibe ku çawa Mosul azad kiriye û çawa alîkariya vî bajarî kiriye. نحن طلاب ام خويندکارین زانکوا موسلین کلیجا هنرین جوان خويندکاران خو کوم کرن و ام رابون لسر جادا موینه درست کرن اونها امکاری لویرت کن کو ج چندین وینه پیک هاتیه هر جهاتنا داعش و حتی آزاد کردن موصل و او اپراسیون سپای انجام داین ما همی کوم کرن دناف تابلوین هنری دا. محمد آل زكريا ايج اندام جروب الروح الموصليه کو پالپشتیا اوی پروژه دکن وصابو دنگ امریکا دیار کرد کو اف وینر وکو زنجیرکینه هر ji destpêka Mosulê û heta gehiştiyet bi desthelata Daeş ve û dîf rahatiye azadkirin. كلنا فخر بأننا قدمنا شيء. بوما فخر و شانازیه ما خزمتک پیشکشی لشکری کریه هر وسا خلکی موصل گلک قربانی دان حتی موصل هاتی آزاد کرن ما کار سر اوی چنده کر کو همی پیوی نشرین اول سر دیوارهاتی ننویساندن کو موصل نشهجی و پیوایا ما همی راش کرن و جهوان مجوانیا موصل دیار کریه و تایبت موصلا کون به هلکفتا آزاد کرنا باجار موصل و پریکا چند نیگارکشکین گنجین اوی باجاری چندین وینه هاتینه درستگیرن که رامانا وی چنده تدن آشتی و آرامی برقرار بیتن و پیک و جیان لعوی باجاری جارکادی و گریته و کاوا عمر دنگ امریکا موصل خورتên nûnerên welatên seranserî cîhanê li konferansê salaneyê xortan li New Yorkê yan netewênîgirtî li New Yorkê berî çend rojan derdên civakên xwe li hev par kirin nûnera Iraqê di konferansê de xanimeka Kurd bû Rûdan Balayî teşrîfî na stûdyoya Kurd Connection tu bixêr hatî. Gelek spas kak dexîmin. Ka tu ji me re bêje ka ça bû proseyê destnîşankirina te tu bî nûnera Iraqê li konferansekî cîhan li netewênîgirtî. بله اف کنفرانس هر سال هیا هر سال بردوام بید اف ساله یا سال 15 بو کو بردوام کن و اول جار جی بو یعنی یکم جار بو کو عراق تهتا بشدار کرن و جا پروسس فرم یا دریج بو بس هندک شرط هبون یعنی همی گنج همی ولاتاشین تقدیم کن و ولات خوب بشدار کن بس او شرط هنه وکو ویامروف جامعه خو خلاص کر بیتن ویامروف اکتیو بیت نف ولات خو اندر وی ولاتی و ویامروف حز هبید یعنی انترسک هبید لسر یونایتد نیشنز مجی بحث تجربه خو کر از جامعه امریکی خلاص بوم من کمیونیکیشن و ماس میدیا خلاص کر
تشيك وأواز 16 سالي أس كما مارل يونايتد نيشنز كونفرنسا لتشيك أز يوتشيم لقطر الجامعة ييل جي من ياكري بجام بحثي وان تجربة كير من باتشلرز ثيسس أخو ثيسس جامعة من سرجن إزدي من نفيسي وداعشة بجاف تجربة همي واللي هاتكو أس خبير بمم 3000 application هبون أفصالة وبس چند عراقي چند هبون هتا تبي يك شوان بي وان أسوي نظام وان نقدم بالحال بابتي كونفرنس شبو ما بعد كونفرنسي لسر ما فين مروفان بو بتايبتي وان نيشا مدى Universal Declaration of Human Rights راجع عندنا جهانية ما في مروفان بله ديكلاراسيون که 3 ارتیکلات ده هر ارتیکلک ما فک مروفایا وان نيشا مدى چاوا دشين وان ما فا للولات خوب نيشا خلقی خوب داين پرورده بکن کو اوه ما فين منا ومحقق هاي وان ما فا ريفا بين الولات خوب ماشا قلتنا تبخو لسرچی بو ازام قلت لك قالك كرد بو لسرچی بو بري هر تشتيم بحث روشا پنا براكر وما فين جنان بتايبتي كتشو جنين يزدي راستا داعش قالك قواتنينا العراقي و اميتاتينا رزقار كرن بس چنا بجبير كن كو داعش سبب وان پنابرا بود سبب وی مشکلات پنابرا بود داعش مافین ازدیایت ستاندین وان مافین پنابرایت ستاندین پنابر حتی نکل کمپا داجین حتی نکل 3000 ازدی برزنه هم نزانیم کی وره بجا و همین مافین یتینا شکاندن و یتینا دزین خلقی ما باشا او حواله تیرویر خورت الودری گلک کوانا آگه دار بون سر مسئله تشتکت زانی سروان بله گلک ماون اجاری خلقی مکسیکو نزانم بوچی بس گلک گنجین مکسیکو لسر مسئله کرده زانی باشا الكونفرنسي هل بد بحثي خورتا ديكنو دردي خورتا برزقلي كن خورتا نتويني قلتي تبيجي هتا تشرا دي اماديك واليكاريا خورتان كان دوان ولاتنكو كيشات دا شرط دا وضعوان خراب بله از خونشیم شپیش یونایتد نیشنز بخو باخم بس وکی از زانم اف کنفرانسین وکی اف ساله هر بردوام کن بو گنجین همی والاتا بو یونایتد نیشنز گلک مهمه کو گنجا پرورده بکن دنگه که بدینه گنجا قوت بدینه کو بشین والات خو آوا بکن چنا بیت امش بیت کن کو گهرین گل گنجا دست بیت کن باشه جبو عراقیان وان تشتاق دقوت وان آماده بنا خود ياركل كو بشين تشتاقش عراقيان بتاعي بد جحيلة خورتاكو ديسان قربانية الشرينة بله او آمادنا وان مافا پرورده بکن لعراقه گل گنجین وکی من و گنجین دی العراقه يعني او حس كان ما پرورده بکن دا امچینه و والات خو شين والات خو آوا بکن بله رودان تشترك الفيسبوك خون فيسيا بشتي كونفرنس تقولت كو چند تشيروكن غمگين تبهيستن ليت قال كي شنازي بهندي ديكو كو ارمان جهمو وان خورتا يك بو اوجي جوهرينا جوهرين دتشيدا وبرفشي بو تشي جوهرينا بله جوهرين اواكو ام مافين خو بزانين يعني قالك هنا ام مافين خو از بيجم العراقي خلقي عراقي تشكربن از ديبن مافي خو نزانن بجا مهمه كو ام وي پرورده بكين و او همي قال جوهرينا گنجات دست بيت كردن بجا بله از بارد كم بالوسخانة عراقي آلي كاري قال تكربو في مسألة كنتو بتشتوري آماده بيو عراقي بخو؟ بالوسخانة عراقي سفارة عراقي الفيدري دست تدهبو يعني؟ لا دست تدهبو اف ابليكيشن همي اسم بتني بخو تشيكر باشا بلانتين باشا رجي دست خوش يعني أبد شتيكي شانازية تچ پلان هي بو باشه روزه تچل بر از هیوی دارم ماستر خو چکم و سالا بهتن وکو یوث امباسادور بچم هر وی کنفرانسه و از هیوی دارم کو گنجین عراق همی کربن از دیبن همی تقدیم کنه وی کنفرانسه و از آماده مهاری کاری وانا جیب کم از حس کم کو گنجین ما همی participate كان الكونفرنس باش تشي شروط تويتش تشتن تشي بي تي في حطت بشي ويقونا هيك كتب او شرط كوب مرف بيتا شرط سو يوث كوب يوث امباسادور فيوتو اولي وكو ديليجيت بشي يعني اف صاله اس يوث ديليجيت بوم يعني صاله بهت از دي بما يوث امباسادور دي صاله دي ما قال خبي اوف كورس قال مورا بس تاخذ قال كيم بلندن تاع رودان خان فاستي اجي حالا كتب خوا دس بيش خربيه كنت كارب خو كدي جو الكونفرنس كي نتوين اجرتي لنيويورك اماده بي دس تاخذ بيروز بايل تكم هي دارم بو صاله بيتن بيبي بالوزا خورتان لنتوين اجرتي لشونا عراقي ولشونا كردان يعني نظام بنافي عراقي يعني بنافي عراقي دولة عراقي بله بس ناف بابت خو من بهارات البحث كردستان كر
و ڕۆژێکیژی وەکو نوێنەرە کوردانژی بشی یان نوێنەرین کوردانژی بتنی دەستخۆش و سپاس ماچیرۆکگەدی لەسەر خۆرتە هەیە لێرە لە ڤەرجینیا دیگەلمە بمینە ڕوودانخان دەستخۆش دەستیتە خۆش گەلێک بخێر هاتی ڕوودان باڵایی نوێنەرە عێراقی لە کۆنفرانسی خۆرتان لە نەتەوین ئیگرتی میێوانە کورد کونەکشن بوو لە خوێندنگەهین ناونجی و ئامادەی لە ئۆستانی ڤەرجینیا نەبتنێ خوێندەکار فێری ژەنینە گیتارێ دەبن بەلکو چاوانیا دروستکردنا گیتارن ئەلکترۆنیژی ئەوە بەشێکی بەرنامەکە فێرکردنا زانست و موزیکەیە پشتی دەمێ خوێندنێ دەستگەهەکە بە ناوێ موزیک ژێ ژیانێ ڕائالیکاریە وان خۆرتان دکە یان وان خوێندکاران دکە کو دخوازن فێری ژەنینە گیتاری بێن لێ لە هەمان دەمژی دروستکردناوان دەهاتە ژوانڕە مە ئەف راپۆرت ژە ئامادەیە مەناسس لە ڤەرجینیا هەیە. جۆرن وایلدمان یەکەم گیتاری کارەبایی تاقی دەکاتەوە کە خۆی لە وەرشەی خوێندنگەی دواناوەندی ئۆسبۆرن لە شاری مەناسسی ویلایەتی ڤەرجینیا لە ماوەی 12 ڕۆژی کاردا دروستی کردووە و دەڵێت لە پێکەوە بەستنی پارچەکانی گیتار زۆر شت فێر بووم. ئەگەر تەنانەت 1 میلیمەتر لە شتێکدا هەڵە بکەیت ئەوە درێژی تەلەژیەکە تەواو دەرناچێت و نۆتی ژەیەکان ناساز دەرەچن. هەرچەندە خوێندکارەکان بۆ دروستکردنی گیتارەکانیان کەرەستە بەکاردێنن و دەبێتە هی خۆیان هاوکاتکاری زۆریان لە بەردەمدا دەبێت بەر لەوەی بتوانن گیتارەکان ببەنە ماڵەوە هەموو خوێندکارەکان گیتار ئەناژنن. حەزی ئۆدری دۆن بۆ زانست ئەم کچەی هێناوەتە ئەم وەرکشۆپە بۆ ئەوەی تێبگات کە گیتار چۆن کار دەکات. تێگەیشتم کە دەتوانیت شتی زۆر بەکارەبا بکەیت و چۆن بۆ دروستکردنی موزیک بەکاری بێنیت و چەند کارەبات پێویستە. هەروەها چۆن دەنگەژیەکان بەویستی خۆت دروست بکەیت. وەک دانانی تەلەژیەکان بە دروستی و ئاوازی گیتارەکە ساز دەکەیت. جینا دەیڤیز کەمێک سەری لێشەواوە سکیپ چەیپۆڵسی دامەزێنەری موزیک بۆ ژیان یارمەتی دەدات. سکیپ دەڵێت هاوکاتی ئەوەی وەرشەکە بۆ دروستکردنی گیتارە لە هەمان کاتدا بۆ یارمەتیدانی ئەو خوێندکارانەشە کە شارەزایی دیکەیان هەیە. ئەو زانستەی کە ڕەنگە پێشتر لەو بارەیەوە زانیاریان نەبوو بێت بەڵام ئەوان هەندێک ئەزمموی زۆر تایبەت فێر دەبن وەک کارکردن بەدار و ئامێری ئلکترۆنیکی و هەروەها پێکەوە بەستن و پاشان تاقیکردنەوەیان ئەو پیشەیەی بۆ هەموو کارداریەک بەسوودە جا ئەو لاوانەی بەم ئەزمونەدا تێپەڕبوون فێری ئەو زانیاریانە دەبن کە ئامادەیان دەکات یان بۆ کارکردنیان بە درێژایی خوێندنی کۆلیژ یان دوای خوێندن ڕاستەوخۆدیان خاتە کارەوە. کێڤن هێرناندز گیتارژەن کە ڕابەری پۆلەکەیان بوو هیوا دەخوازێت ئامێرە مۆزیکەکەی هاوکاری بکات لە گەیشتن بە ناوداری و هەروەها سوپاسگوزاری باوانی کۆچبەری گواتیمالایی دەکات کە هانی دەدەن دوای حەز و خەونەکانی بکەوێت. من هەوڵ دەدەم ببمە ئەستێرێک هەروە هێری لە کۆمەلگاکەدا پێشکەون. ئێمە ئێستا لە خانوێشی گەرۆکدا دەژین بەڵام گەرەکمە ڕۆژێک بڵێم کە بوومە ئەستێرێکی ناودان. جەیدن بۆربە تەمەن 11 ساڵان دەڵێت دروستکردنی گیتارێک زۆر لەوە قورسترە کە دێتە بەر چاوت. پێویستی بە چەندان خۆناغ هەیە و لەو باوەڕدام کە دروستکردنی گیتار ئاسانیە و پێویستی بە کات و کارکردنە. ئەزمموی ئەم خوێندکارانە دەتوانن لە ئایندەدا بەکاری بێنن جا گرنگ نییە ژیان بەکوێیان دەگەیەنێ. لە کەشێکی گەرمای هاوینی واشنگتن سەمای جۆری تانگۆ بەهێمنترین شێوە ئارامی دەبەخشێت بە سەماکاران و تەماشاکارانی سەماکە. دوێ راپۆرتێدا یەحیا بەرزنجی بە شاهێ سەمایە تانگۆ ڕائاختیە ئەلفلاگۆ دانی لە ساڵ 1936 لە ئەرجنتینە هاتیە دنیاە. ئەم تەماشای راپۆرتە یەحیا بکەن. لە گۆڕەپانی فریدەم پلازای نێوجەرگەی واشنگتن دیسی موزیکێکی ئارامبەخش دەبیستی و سەمایەکی نەرمی تانگۆش. ئەوەی لێرەیە سەمایەکی ئەرژەنتینە کۆی کردوونەتەوە. تایبەتمەندی سەمای تانگۆی ئەرژەنتینی ئەوەیە کە لەگەڵ ئەو کەسەی سەما دەکەی زۆر لە یەکتر نزیک دەبێەوە سۆزێک دروست دەبێت بە پێچەوانەی سەمای ترەوە کە کەسەکان لە یەکتر دوور دەکەونەوە. 20 ساڵە کەسێک ئەم خەڵکەی واشنگتن لە دەوری سەمایەک کۆ دەکاتەوە بێ هیچ قازانجێکی دارایی هەرچیەک دێت سەما دەکا و هەندێک خۆشەویستیش لەگەڵ خۆیان ئەباتەوە.
ئێستا بەرەو ئەوە چوین کە ڕۆژمێرێکمان دروست کردووە ڕۆژانە دەبۆنەی وەها بەڕێوە دەبین شوێنەکان و کاتەکانی دیاری دەکەین ئەوەی هەموو ئەم کارانە ڕێک دەخات لە کتێبخانە کار دەکات و دەزانێت چۆن کارەکە ڕێک بخات. ئەم دوو سەماکەرە سەمای تانگۆ ژیانی گۆڕیون. کاتی هاتم بۆ ئەم ناوچەیە کەسم نەئەناسی بەهۆی سەماکردنەوە هاوڕەیەکی زۆرم ناسی تەنانەت لەگەڵ جیبیتۆ گەیشتینە پەیوەندی عاشقانە ئەم شوێنە بۆ من باشترین شوێنە بۆ گزارشکردن لە خۆم. بەڵێ خەڵکێکی زۆر لێرەن بۆ چێژوەرگرتن لە سەماکە ئەروە خەڵک دەناسین حەزیشان لە سەماکردنە پەیوەندیش ڕوودەدات. 6 ساڵ تەمەن لەگەڵ ئەم نەرمە سەمایەدا سەماکەرە ناودارەکەی ئەرژەنتین ئێل فلاکۆدانی لە واشنگتن بوو سمبوڵی سەمای میلۆگای ئەرژەنتینی. من لە سەمایەکی جوان دەڕوانم کە بەشێکە لە کەڵتورەکەم وە لە دڵمدا هەڵم گردووە ئەویش سەمای تانگۆیە هەستێکی سێرم هەیە پێشکەوتن و بەربەڵاوی تانگۆ لە واشنگتن ئەوە بۆ من هەموو شتێکە. ڕەنگە لە ئەمریکا زیاتر لە شوێنی دیکە پێویستیت بە هێوربوونەوە و دوورکەوتنەوە بێت لەو جەنجاڵیەی ژیان دروستی کردووە. زۆر جیاوازە لە چاو ئەوەی کە ڕۆژانە دەیکەیت گوێ لە مۆسیقا دەگری و سەما دەکەین خەڵک دەچن بۆ نادی شەوانە من ناتوانم بە مۆسیقای یانەکانی شەوانە سەما بکەم سەمای تانگۆ بەردەوام دەگۆڕێت و لە نێوان ئەو دوو کەسە گفتوگویەک دروست دەبێت. ئەمە چارەسەریە بۆ هەمووان تەنانەت سیرکردنی مەرجنیە سەما بکەیت چارەسەریە بۆ مرۆڤایەتی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. بەڵاوەکردنا ڤیدیۆ پێناسینین بە تاوانی خۆی چەند خانمین ئیرانی لەسەر تەلەڤیزیۆنە ئیرانی کو لەسەر ئەنستگرامی سەما دەکرد بووە سەدەمێ نەڕازی بوونێ لەسەر تۆڕین میدیا جڤاکی دی ئیرانێدا ji بۆ نیشاندana piştevaniyê jî ji mereka mezin ya xaniman vîdyoyên xwe ku Semayê dikin li torên mîdya civakî weşandine hinek ji wan jî navdarin berî nêzîkî mehekê karbidestên Îranê sê xanim girtin ji ber nîşandana vîdyoyên Semayên xwe diyara mîdya civakî bûye platforma wî xelkê ku azadî li wan hatiye zebt kirin. ئەوە ئازادی ji بۆ سەماکردنی لێ سپۆرتی گەلک ئازادی بتر هەیە ئازادی سپۆرتی گەلێکی بترە. بەڵێ ئەمڕۆژ یاریبەر لە کۆتاییە دەخیل بەلجیکا و فەڕەنسا یاریەکەن جا با بزانین ئەنجامی یاریەکە چیە بێ و هەروەها یاریەکی کەش ماوە پێشە بچینە یاری کۆتایی ئەویش ئینگلتەرا و کرواتیایە هەتاوی دەمی و هەموو دەمان هەر شاد و بەختەوەربوون و خوداحافیز کاتێکی خۆش.